ئەوەی کە لە توانامە بۆ ئەوەی کە معلوماتم لەسەری بوو ئەوەش دەبێ ئەم کابراکە ئەم خەتی کڕە بە 18 دەفتەر ئەڵێ ئەلبەتی سلێمانیوانە هەتا فلکەی ئاسکەکان لە کۆمەڵە ئەرزەی باشی دەتوانن بە وەرگێنێنێکی بەڕێز 8 دقەکەرە تێ پاسێ دەکەین لە کاتی دەوام. ڕاستەکەی ئەمە کە باسی کێشەی هاتوچۆ کرێ یەکسەر با بڵێن بە گشتی قسە لەسەرەوە کرایە ئەم شەقامانی هەمانە ئەم ژمارەیە لە با بڵێن ئۆتۆمبیل هەڵەگرێ یعنی قەزێکە لەوایە نییە کە تۆ ئیلا ئەبێ جادە فراوان کەی و جادە زۆر کەی بۆی بەرگی با بڵێن ئەو ئۆتۆمبیلە بگرێت کە ئێستا هەیە ڕاستەکەی بە تۆ سیستمی هاتوچۆ ڕێخەیت یەکێ لە کێشە سەرنجەکانی ئێمە ئەوەیە کە سیستمێکی هاتوچۆی گشتی کارامان نییە کە خەڵک بتوانێت اعتیمادی بکاتە سەر لە بەڕێوەبردنی کارەکانی ڕۆژانە. ئاین تۆ ڕۆژانە کەیتە دەرەگە دڵنیابی لەوەی کە پاسێکت دەسەکەوێت یا هەر هۆکارێکی هاتوچۆی گشتی دەسەکەوێت لەو شوێنەی کە با بڵێن لە ماڵەوە بۆن ئەڕۆی بۆ سەرکار ئەڕۆی بۆ خوێنن بۆچی کاتەکان دیاری کراوە بێ و کاتە تۆ پێویستە بۆنی ئۆتۆمبیلی تایبەت بەکاربێت. ئێستا خەڵک لەبەرەوەی هۆکاری هاتوچۆی گشتی نییە بەدیلەکە چییە هەمووی اعتیماد دەکات سەر چی هۆکاری تایبەت هۆکاری تایبەتیش تا بێت عەدەدەکە زیادکە لەبەر خەڵک پێویستێتی ئێستا ئەحسایی بکە هەموو ماڵێ بە معدەلی لە 2 ئۆتۆمبیل زیاتری بەرەکەوێت 600 هزار بە سیاری بچووک مەسەلەن ئێستا لە سلێمانیە و زیاتر بەرەو ملیۆنێک هەیە تێگەی ئەمە بۆ ئەگەر ڕێکی نەخەی بەم شێوازە و سیستمێکی هاتوچۆی گشتی نێتە ئاراوە بەم شێوازەی تر وردە وردە ئەو اختناقەت دروست دەبێت کە تۆ لە کاتی داوامانەیە ناگەیتە داوام ڕاستی لەبەرەوەی بە تەواوەتی لۆگە بێت ترافیک جامە بێت تێگەی بەڵام حلەکەی ئەوەیە کە تۆ سیستمێکی هاتوچۆی ڕێکوپێک دروست کرێت لە ئەو با بڵێن هۆکارانی کە هەیە لە بەردەستمانەکە لە پاس و میترۆ بڵێن بیار هینەکان بیارتیوچی ئەو جۆرانی کە هەمانە بە شێوازێک ڕێکخرێ کە هەر کەسە لە ماوەیەکی دیاریکا بۆ نمونە ماوەیەکی کەم بۆ نمونە بە پێڕەوە گاتە هۆکارێکی هاتوچۆی تر بێ خەمە بێت. تەمان ئەو پلانە بە دەرەجە یەکەم با بڵێن ئیشی با بڵێن لایەنی حکومیە کە تۆ ئەو پلانێ ساڵە پلانی با بڵێن ماستەر پلانی هاتوچۆ کراوە و تازەوە خەریکە ئەپروف کراوە فرێتە بۆی جێبەجێ بەستا ئێستا ئیشی لەسەر نەکراوە لەبەرەوە یعنی کاری تیان نەکراوە بە کاری تیا بکرێ بۆی وردەوردە کێشەکان چارەسەر بێت چووک ئەگەراوە بڕوە چەند ساڵێکی تر ینی ئاوردەوردە ئەم ستیانە زیاکە و ژمارەی دانیشتوان بەرەو زیابوونە ڕۆ ئۆتۆمبیل زیاگای تر چۆنڵی ژیانەوەستێ لە شەقامەکان زیحام بەو شێوە دروست دەبێت ژیانی تیاوەست هیچ پلانێ نەبووە پلان کاڵین پلانە بێ پلانێکی گشتگیر بێ ناتوانانی تۆ بە سنتەری شار بگری بڵێ کێشەی هاتووی تا حلەکەم بۆ نمونە لە شوێنیش هەمووی بەیەکەوە ڕەبتە ناو شار سنتەرە دەوری سنتەرە وردەوردە ڕووی بۆ دەرەوەی شار هەر هەمووی ڕەبتە بەیەکەوە بێت تۆ سیستمێکی ڕێکوپێکی کارا دروستکەی ڕەبتیکەی بەیەکەوە چۆن ئەمە گەینی بۆ ئەو گەینی بۆ بۆ شێوەیە سیستمێکی کارەم تەکامل دروست ئێمە ئیحتیمالمان پێیاوە لەسەر تێگانی باشمە کە چوینە بنوکار جێوی و مدیری مەرزکار دەرەوە پێشکەوتووە کابرا لەو مەرحەلەیە ڕۆشتووە کە جادە و ڕێگاوبانی پێویستی هەبێ وی لە ڕاستیە ئەوایە لە بیدایەتە ئەو ڕێژە تەکسیە زۆرە نەهاتایەتە سلێمانیەوە ئەوایە متابعە بکرایە بە پێی عەدەدی دانیشتوانی سلێمانی و سوکانی سلێمانی ڕێگەم بە تەکسی باتە سلێمانیەوە باشتر بوو بەڵام بە بێسەروبەرە تەکسیاتە شاری سلێمانیەوە ئێستا ئەو زۆر و بۆرەیە دروست بووە خۆی سلێمانی بە 12,000 تەکسی بەڕێگە تو حسابی 12 هەتا 30 زانە چەندی فەرق ئەوە لە ساڵی 2016 مشوریان خواردای ئێمە 22 خەتمان هەیە لە ناو شارە ئەم 22 هێڵە بە پێی قەڵەباڵغی گەڕەکە خەتی وا هەیە 160 پاسە خەتی وایە 120 خەتی وایە 70 پاسە خەتی وایە 40 پاسە خەتی وایە 35 پاسە بە پێی کەم و زۆری گەڕەکەکان و ناوچەکان ئێمە ئەو گەڕەکە ئێمە پێشنیارێکمان هەیە ئەگەر حکومەت هاوکارمان بێ ئەو خەتانی کە زەعیفن وەکو کارێزە وەکو مامۆستایان وەکو بەختیاری تازە وەکو بەختیاری کۆن وەکو زەرگەتە ئەمانە خەتێکی زەعیفن وەکو توی مەلیک ئێمە بەرنامەیەکمانەی شەڕا ساڵی تانزە ئەو خەتە زەعیفانە بخینە سەر خەتە بەقوەدەکان بۆ گەڕەکەەکانی کە مەسارەکانی هەنزەی کردو چواردەری شەستیەکێکە لە کێشەکانمان بەڵام ئێستا لە بەروی خەتەکان هەمویان ئەکسەرێتیان مەسارەکانیان گۆڕاوە ئەچنەوە سەر شەستیەکان تۆزێ ئەو کێشەیە چارەسەر بووە بە چواردەوری شەستیشان نیازمان نییە مەزەندەکە چەند خەتێکا تەسیقیت بیان لە یەکتری بە چواردەوری شەستیا بگەڕێنەوەانێ
توش و بەرهێنانی بەڕێزە توانم دەستی هاوکاری درێژ کرد ئەمانەی ڕاپەڕین و مەتیقە ڕاپەڕین وانە بە جیاواز